ڕق و بێزاری دژ بە ئاخوندەکان پەرەدەستێنێ. ئیمام جومعەی مەشهەد و نێنەری عەلی خامنەئی لە پارێزگای خوراسانی ڕەزەوی ڕایگەیاند پێویستە خەڵک ئیمام جومعە وەکو باوکی خۆیان قبول بکەن، هیچ کەس سوکایەتی و بێڕێزی بە باوکی ناکات، ئەمە کەمترین ئەرکی خەڵکە لە بەرامبەر ئیمام جومعەدا. قسەکانی ئیمام جومعەی مەشهەد شتێکی لە ناکاو و بێپێشینە نییە. ڕۆڵی ئیمام جومعەکان وەک هێمای گەندەڵی و ڕێکخەر و کۆکەرەوەی لات و چەقۆکێشەکان، تاوانبارانی سەرەکی ئەسید پژاندن بە ژناندا، ڕێخستنی گروپە بەکرێگیراوەکان، تێکدەری کۆنسێرتەکانی موسیقا و هیتر بۆ هەمووان ئاشکرایە. لە شارە ئاینیەکانی وەک مەشهەد، قۆم، شا عەبدولعەزیم و هیتر، ئیمام جومعەکان بە هاوکاری لەگەڵ بەیتی خامنەئی پرۆژەی گەورەی ئابووری وەڕێدەخەن و داهاتی زۆر و زەبەند بەدەستێنن. ئەم ناوەندانە جگە لە داگیرکردنی زەویبزارێکی زۆر، دووکان و شوێنی جۆراوجۆر، تەنانەت بازرگانی سیغە و لەشفرۆشی ئیسلامی بۆ زیارەتکارانی عەرەب بیانی و ناوخۆییش بەڕێوە دەبن. بڕی داهاتی ئەو ناوەند و دام و دەستگا ئاینیانە شارەوەیە. ئەوان نەتەنیا هیچ ماڵیاتێک نادەن، بەڵکو بە ملیارد یارمەتی لە دەوڵەت وەردەگرن بۆ ڕاهێنانی ئاخوند و بانگەشەکارانی ئاینی و چاپکردنی کتێبی ئاینی شیعە و ناردنی ئاخوند بۆ پارچەکانی دیکەی جیهان بۆ دیفاع لە کۆماری ئیسلامی و بڵاوکردنەوەی شیعە و تێرۆریزم. یەکێک لە ڕقەمە جێگیرەکانی بودجەی ساڵانەی دەوڵەت سەهمی ئەو ناوەندانەیە کە ساڵانەش پێی زیاد دەکات. ئاخوندەکان نوکی هێرشی کۆنەپەرستانەی ئاینی شیعەن بۆ سەر کوردستان، بەهاییەکان و کەمینە نەتەوەیی و ئاینی و بە تایبەت بۆ سەر ژنانیش. ئەوان ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە لە سەپاندنی بێمافی و هەڵاواردن بەسەر ژناندا. بۆ نمونە ئیمام جومعەی ئیسفەهان کە ڕۆڵی ئەو لە پژاندنی ئەسید بەسەر ژنانی ناڕازی بە حیجابی زۆرەملێ و هەڵاواردنی ڕەگەزی لە کەس شاراوە نییە، 3 ڕۆژ لەمەوبەر لا وتوێژێکدا سەبارەت بە حیجابی زۆرەملێ وتوێتی ئایا دەکرێت یاسا ئیجباری نەبێت؟ ئایا بەستنی پشتێنەی سڵامەتی لە ناو ئۆتۆمۆبیلدا ئیجباری نییە؟ ئایا حیجاب لەوە کەمترە؟ ئاخوندەکان باڵی سەرەکی سەرکوت و داگیرکردن و میلیتاریزەکردنی کوردستان و کەس فتوای جیهادی خومەینی لە دژی خەڵکی کوردستان و جنایەتەکانی خەڵخاڵی لە ئێدامەکان و قەتڵی ئامی شارە جۆراوجۆرەکانی کوردستان و هەروەها جنایەتەکانی سەفدەری لە کوشتنی خەڵکی سنەدا لەبیر نەچۆتەوە. پاساوکردنی ترر و شەرخوازی کۆماری ئیسلامی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تەبلیغات بۆ ناردنی منداڵان بە مەبەستی پوچەڵکردنەوەی مین لە کاتی شەڕی ئێران و عێراقدا، ڕۆڵگێران لە سەرکوتکردنی ڕاپەڕینی شارەکان و پڕچەکردنیان لە دژی جەماوەری خەڵک بەشێکە لە مێژووی 4 تاوان و جنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. جەماوەرێکی کە شایەتی دەستێوەردانی ئاخوندە مفتەخۆر و فرەوێژ و دەمهراش لە هەمووی کاروباری ئەو وڵاتە لە خوارەوە تا سەرەوەن، ئەوان بە هۆکاری هەموو کێشە چکۆلە و گەورەکانی ئێرانیان دەزان و هەر بەم هۆیشەوە لە هەموو دەرفەتێک کەڵک وەردەگرن بۆ ئەوەی تووڕەیی و ناڕەزاتی خۆیان بەرامبەر بە ئاخوندەکان دەرببڕن. پەرەسەندنی شەپۆلی ناڕەزاتی دژ بە ئاخوندەکان تەنانەت هەواڵی تێکهەڵچوونی جەستەیی و کوژرانی چەند ئاخوند لە مانگەکانی ڕابردوودا، ترس و خۆفێکی زۆری لەناو ئەوان و دامەزراوە ئاینیەکاندا دروست کردووە. لە ئێران نزیکەی 9 ملیۆن ئاخوند و فەقێبوونی هەیە کە لە بەرپرسە باڵاکانی وڵاتەوە بگرە تا ڕێبەری و سەرۆک کۆماری، لا پەرلەمانەوە تا دەگاتە دام و دەستگا نیزامی و ئیتلاعاتیەکان، لە ژووری ئەشکەنجەوە تا دەگاتە دەسەڵات لە گوندێک، مەدرسەیەک، ئیدارەیەک، کارگەیەک، ڕۆژنامە، دادگا، زیندان، ڕادیۆ و تەلەڤیزۆنیان لە ئیختیاردایە. زۆریەک لەو ئاخوندە دەستڕۆیشتوانی حکوومەتی بوونەتە مافیای ئابووری و بەشە جۆراوجۆرەکانی هاواردە و هەناردەیان قڕخ کردووە و منداڵەکانیشیان نوقمی گەندەڵین. لە دوا ڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامیدا ئەو ئاخوندانەی وا لە تاوان و جنایەتەکاندا بەشدار بوون و لەسەر داهات و سامانی ئەو وڵاتە
بوونەتە خاوەنی ملیۆنان و ملیاردها دلار و دەستیان بووە لە سەرکوت و جنایەتەکاندا دەبێ وەڵام دەرەوەی گەندەڵی و جنایەتەکانی خۆیان بن. جیایی دین لە دەوڵەت و پەروەردە و بارهێنان، بڕینی بە تەواوەتی خزمەتگوزاری دەوڵەتی لە دامەزراوە ئاینیەکان، وەرگرتنی ماڵیات لە دام و دەستگا و ناوەندە ئاینیەکان، هەڵوەشانەوەی هەموو ئیمتیازاتی تایبەت بە ئاخوندەکان و دامەزراوە ئاینیەکان کەمترین کارێکە کە پێویستە بکرێت بۆ بەدیهێنانی کۆمەڵگایەکی سکۆلار ئازاد و بەرابەر و خۆشبژێو.